جەمیل ئەم کاتت باش بارودۆخی ئێستای شنگال چۆنە؟ بەڵێ وەڵا بارودۆخی شنگالی ئێستا ئارامە هیچ شتێکی تیانە و شنگال بە تەواوەتی کۆنتڕۆڵ کراوە بەڵام مەترسی ئەوە هەیە چۆنگو زۆر شوێن جادەکان و ماڵ و دەرگاکانی میری من ڕێژ کراون تێنتی کراون هەبووە زۆرە ئەگەرنا هیچ ئارامە وەزعەکە ئێستا پێشمەرگەی تایە لە هەموو شوێنەکان کۆنتڕۆڵە هیچ مقاومەی تیا نەبوو ئەسڵەن ئەم بەیانیە لەبەر ئەوەی طیرانی حەلەفا بەڕاستیش لەوە چەند ڕۆژێکە تەقسیریان نەکردووە و ورەی داعش نەمابوو و پێشمەرگە لە هەموو لایەکەوە هەڵبەتەکە دەستمان پێکرد لە دوێنێەوە تەبەن دوێنێ مقاومە لە مەجموعە شوێن هەبوو لە مەحوەرەکان ئەوانە کێشتان نەمان مرحلەی دووەم ئەم بەیانیە سەعات 9 دەستی پێکرد لە هەموو لایەکەوە لە هەموو قۆڵێکەوە بۆ ناو مەرکەزی قەزای شنگال و کۆنتڕۆڵ کرا و وەزعەکە ئێستا ئارامە. بەڵێ کاک جەمیل باس لەوە کرد کە تەنها لە یەکەم ڕۆژدا ڕوبەڕووبوونەوە لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و چەکدارانی داعش هەبووە. ئەمڕۆ هیچ ڕوبەڕووبوونەوەیەک هەبوو؟ ئەمڕۆ نا لە تایبەت بۆ کە هێزی پێشمەرگە و شەربانان و هەموو ئەوانەی کە چەکدار بوون بەڕاستیش لە هەموو قۆڵەکە هاتنە ناو شنگال هیچ ئەوەی نەبوو بەرە بەیانی لە شوێنێک چەند داعشی تیا بوو مقاومەیەکی زۆر بچوک بوو بەڵام دوای پەیوەندی کرا بە تایرانی تحالف ئەوانش لێدران و نەمان تەفروت ناکران و اینجا هەمان هاتنە ناو شنگال و هیچ مقاومەیەکی تیا نەمابوو. چەند فەرماندەیەکی هێزەکانی پێشمەرگە باسییان لەوە کرد کاک جەمیل کە بەشی زۆری کوژراوەکان بەهۆی فڕۆکەکانی هاوپەیمانان و بۆردومانەکانیانەوە کوژراون. بەڵێ وایە باڵێ ڕاستە. کاتە مانی وەک خۆت باسی کرد ڕوبەڕووبوونەوەی کەم هەبووە. شکستی داعش ڕوبەڕوو نەبوونەوە لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بۆچی گەڕێتەوە؟ ئایا بێورە بوون یاخود دەیانزانی کە ئەو هێزەی هاتوون ناتوانن مقاومە لە بەرامبەریانە بکەن؟ ئەوە چەند ماوەیەکە حاضری بۆ ئەم پرۆسەیە دەکرێت بۆ پرسەی ڕزگارکردنی شنگال ئەوە هەڵبەت دژمنش ئاگادار بوو قووەتێکی زۆر کات بوو و ئەو شتی باش بە هەماهەنگی و سیق بوو لە مابینی هەموو لایەنەکان لەو ڕۆوە هیچ ئەشکالێک نەبوو بە تاکید دژمن ئاگادار بوو بە قەنەعەتی من ئەنزانی بە هیچ شێوەیەک بە هەر نرخێک بێت شنگە هەر ڕزگار ئەکرێت و بێت ڕزگار بکرێتن ئەمە لەلایەکەوە لەلای ترەوە تەحالف تەقسیریان نەکرد خاصەن چۆن ڕووی ڕابردوو بە زۆر بە سەختی مۆڵگەکانیان تۆبارانیان کرد ئەمە وای کرد کە ئەوانە هیچ معنویاتێک نەبینتن ڕابکەن و نەبەست شنگال ڕێگا استراتێجیەکەش هەر هەمووی کۆنتڕۆڵ کراوە و داعش ئێستا بە لەو مجەمەعانەیە کە بە 30 کیلۆمتر دوورن لە شنگال. کاتە لە ئێستاە چەکدارانی داعش کە هەڵاتون و قەزای شنگالیان با بڵێن چۆڵ کردووە ئێستا لەکوێن؟ ئێستا چەند مجەمەعێکی گەورەمان هەیە ئەو مجەمەعانان تل عزێرە تل بەناتە تل قەز تل بەناتە یەتیبا شێخ خدرێ ڕەمبووسیە مەجموعە مجەمەعاتی گەورە ماون جارێ داعش لەو شوێنانن. بەڵێ کاک جەمیل زیانەکانی داعش چی بوون؟ بڕوا بکە بە تاکید بەو قەسفە زۆرە بەو قەسفە گەورەیە دەروزیانی زۆریان هەبوو بەڵام من خۆم کە لە مەحوەری ئەمە هاتین ما شتێکمان نەبینی کە ئەوە تێ تەنها ئەوە نەبێت چەکیان بەجێهێشت بوو. بەڵێ کاک جەمیل فڕۆکانی هاوپەیمانان باسییان لەوە کردووە هاوپەیمانان باسییان لەوە کردووە کە فڕۆکانیان 36 هێرشی ئاسمانیان ئەنجام داوە لە شنگال تا چەند فڕۆکانی هاوپەیمانان هاوکاریەکانیان هۆکار بوون بۆ سەرکەوتنەکە؟ وەڵا هەر زۆر ئەوە ڕاستی بێت هەر زۆر بۆم ڕۆژکردنی شنگال چ کاریگەرێکیە بۆ کاک جەمیل؟ هاوکار بوون ئێمە لە هەموو مەحورەکان لە خۆمان وا لەگەڵ هەرێک لە محورەکە زابطێکی لەگەڵ کە پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ طیران هەبوو یعنی هەر دقێک یا هیچ معلوماتێک بۆ ئێمە هاتبە بەوانەمان داوە هەر زوو بە زوو معالەجەیان کرد. بۆم ڕێژکردنی ناوچەکان چ کاریگەرێکیە بووە کە چەکدارانی داعش بەشێک لە ناوخەزای شنگالیان بۆم ڕێژ کردووە؟ کاریگەرەکە هەر هەیە و ماوەش بزانی
مەسلەی شنگال کاول کراوە بەڕاستیش سەرابنیە کراوە ئەوە نەبێ بڵێن ئێستا شوێنی ژیان تیاما بتن شنگال وای لێ هاتووە لە قەسپا و لە سووتاندنی خانووە من ئێستاش نزیکی خانووی بووم سووتاندووانێ داعش یانی کڕیان کردووە بینە سووتاندویانە. بەڵێ زۆر سپاس بۆ جەمیل خدر فەرماندەی هێزەکانی پێشمەرگە کە لە شنگالەوە لەگەڵمان بووی. بەڵێ